استراتیژی دروزە بە ناموسەکان بەرامبەر پەرتەوازەی کوردان بەهۆی کوردە بە ناموسەکان لە نووسینی نیاز حامید برایم. ئەم راپۆرتە شیکاریەکی بەراوردکاری لە نێوان دوو مۆدێلی جیاوازدا دەکات. یەکەمیان کۆمەڵگەی دروزەکان کە توانیویانە لە ڕێگەی یەکڕێزیەوە کاریگەری سیاسی بەرچاو دروست بکەن. دووەمیان دۆخی سیاسی کورد کە بەهۆی پەرتەوازەی و ناوکۆکی ناوخۆییەوە لە دەرەنجامی بوونی کوردی بێناموس کە پارتی نوێنەرایەتی دەکا زۆر جار دەرفەتە مێژوویەکانی لەدەستداوە. بەشی یەکەم نمونە دروزەکان یەکڕێزی و کاریگەری استراتیژی. دروزەکان وەک پێکاتەیەک لە دەڤەرەکە کە لە چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سووریا، لوبنان، ئیسرائیل و ئۆردن دابەش بوون. نمونەیەکی سڕەنجڕاکێشیان لەسەر چۆنێتی بەکارهێنانی یەکڕێزی کۆمەڵایەتی بۆ بەدەزێنانی دەستکەوتێکی سیاسی پێشکەش کردووە. یەک دروزی ئیسرائیل هاوڵاتی بوون و کاریگەری سیاسی. کۆمەڵگەی دروز لە ئیسرائیل خاوەنپێگەیەکی تایبەتە. ئەوان وەک هاوڵاتی ئیسرائیلی مامەڵەیان لەگەڵ دەکرێت و خزمەتی سەربازی ناچاری لە سوپای ئیسرائیلدا ئەنجام دەدەن. ئەمە وای کردووە کە بە قوڵی تێکەڵ بە دامەزراوەکانی دەوڵەت ببن و بگەنە پلەپۆستی باڵای سەربازی سیاسی. ئەم پێگەیە بۆتە سەرچاوێکی گرنگی هێزی فشار لەوبی بۆ پاراستنی بەرژەوەندەکانی دروزەکان نەک تەنها لە ناو ئیسرائیل بەڵکو لە ئاستی هەرێمەکەشدا. دوو دروزی سووریا پاراستنی خۆی لە ناو قەیراندا لەگەڵ دەستپێکردنی قەیرانی سووریا لە ساڵی 2011 دروزەکانی سووریا کە زۆرینە لە پارێزگای سوەیدا جەبەل ئەلدروز و چەند گوندێکی نزیک بەرزەکانی جۆڵانیش دەژێن استراتیژیەکی ژیرانیان گرتەبەر. ئەوان خوان لە شەڕی نێوان ڕژێمی ئەسەد و ئۆپۆزیسیۆن بە دوور گرت و هێزی چەکداری خۆماڵیان بۆ پاراستنی ناوچەکانیان دامەزراند. ئەم بێلایەنیە یارمەتی دەربوو بۆ ئەوەی ناوچەکانیان تا ڕادێکی زۆر لە وێرانکاری شەڕی ناوخۆ بپارێزن. سێ بردی یەکڕێزی و دەرەنجامەکانی خاڵی وەرچەرخانی استراتیژی دروزەکان لەو کاتەدا دەرکەوت کە مەترسی گروپە توندڕەوەکانی وەک بەری نووسرا لەسەر ناوچە دروزەکانی سووریا بە تایبەت گوندی حەزەر لە نزیک سنووری ئیسرائیل زیاد بوو. لەم کاتەدا فشاری دروزەکانی ئیسرائیل سەرکردە سیاسی و سەربازی دروزەکانی ناو ئیسرائیل بە فەرمی و نافەرمی فشاریان خستە سەر حکومەت و سوپای ئیسرائیل بۆی ڕێگری لە کەوتنی ناوچە دروزیەکانی سووریا بکەن. ئەوان هۆژاریاندا کە ناتوانن بێدەنگ بن لە کاتێکدا براکانیان ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبنەوە. وەڵامی ئیسرائیل لە ئەنجامی ئەم فشارەدا ئیسرائیل بەڕوونی هۆژاریدایە گروپە چەکدارەکان کە هێرشکردنە سەرگوندی حەزەر هێڵی سوورا. ئەم هەڵوێستە بووە هۆی پاراستنی ئەو ناوچەیە و ڕێگری لە کارەساتێکی مرۆیی کرد. پشتیوانی بۆ سوەیدا لە ئێستاشدا باز لەوە دەکرێت کە ئیسرائیل بە هەندانی لۆبی دروزی ناوخۆیی بیر لە پشتیوانیکردنی دروستبوونی ناوچەیەکی ئۆتۆنۆمیان فیدرال لە سوەیدا دەکاتەوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە یەکڕێزی دروزەکان لە ئاستی نێودەوڵەتیدا کاریگەری درێژخایەنی هەبووە. بە کورتی و کرمانجی یەکڕێزی کۆمەڵاتی و ئاینی دروزەکان لەگەڵ بەکارهێنانی ژیرانی پێگەی سیاسی بەشێکیان لە ئیسرائیل بۆ پاراستنی بەشەکەی تریان لە سووریا مۆدێلێکی سەرکەوتوی استراتیژی سیاسی پێکاتەکان پێکدێنێ. بەشی دووەم دۆخی کورد پەرتەوازەیی بەهۆی کوردی بێناموس و بێکەرامەت بەرامبەر بە مۆدێلی دروزەکان. دۆخی سیاسی کورد زۆر جار وێنەیەکی پێچەوانە نیشان دەدات سەرڕای ئەوەی کە کورد گەورەترین نەتەوەی بێدەوڵەتی جیهانە و خاوەندۆزێکی ڕەوایە، بەڵام ناکۆکی قوڵی ئایدۆلۆژی سیاسی لە نێوان پارتە سەرەکیەکاندا بۆتە هۆی لاوازبوونی پێگەی گشتی کورد و لە دەستدانی دەرفەتی مێژوویی. هۆکاری سەرەکیش بریتە لە بوونی بنەماڵێکی کرێگرتە و مرتەزەقا کە لەکوێ دەستکەوتێکە بێ بۆ کوردان دەست دەخاتە ناو دەستی دوژمن و تێکی دەدات. یەک بنەماڵی بارزانی سەرچەتەکانی پارتی دەسەڵاتی یەکەمن لە هەرێمی باشووری کوردستان. دوو ئەم دەسەڵاتە پشتیوانی دەکرێت لەلایەن خودی داگیرکەرانی کوردستانەوە. پێشتر تورکیا و ئێران بوو، ئێستا تورکیایە. سێ لەسەر دۆزی باکووری کوردستان هاوکاری مرتەزەقەی بۆ تورکیا. پارتی هاوکاری سەربازی و هەواڵگری لەگەڵ سوپای تورکیا لە ئۆپەراسیۆنەکانی دژی بنکەوبارەگاکانی پەکەکە لە ناوخاکی هەرێمی کوردستاندا و لە ناو باکووری کوردستاندا دەکات. جگە لە مرتەزەقەوی بێناموسی هیچ ناونیشانێکی دیکەی نییە. جگە لە بێدەنگی لە بەرامبەر هێرشەکان هاوکاریشە لە کاتە هەستیارەکاندا وەک شەڕی شارەکان لە باکووری کوردستان 2015 بۆ 2016 هاوکاری دەوڵەتی تورک بوو بۆ کۆمەڵکوژی کوردان. لەسەر دۆزی ڕۆژئاوای کوردستان گەمارە و لێدانی خەندەق لە کاتێکدا کە ڕۆژئاوا بە تایبەتی شاری کۆبانێ لەژێر هێرشی دڕندانی داعشدا بوو.
پارتی دەربازە سنوورەکانی داخست و خەندەقێکی بە درێژەی سنوور لێدا. نەیاران ئەم هەنگاویان وەک خنکاندنی شۆڕشی ڕۆژئاوا و هاوکاریکردنی ڕاستەوخۆی تورکیا و داعش لێکدایەوە. تۆمەتی تێکدان. هەروەها پارتی تۆمەتبار دەکرا بە پشتیوانیکردنی ئەنەکەسەی سەربەمی دژی ڕۆژئاوا و هەوڵدان بۆ لاوازکردنی ئیدارەی خۆسەری لە ڕۆژئاوا. دەرەنجامی ئەم بەشە پارتی وەک نوێنەری کوردی بە ناموس و خیانەتکار لە بنی مێژووە بۆتە هۆی ئەوەی کە لە وێستگا هەستیارەکاندا لە جێتی پشتگیری و پاربۆکردن کار بۆ لاوازکردنی کوردی بە ناموس بکات. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە وزە و توانایەکی زۆری کورد لە ململانێ نێوخۆییدا بەفیڕۆ بچێت و پێگەی دانوستانی لەگەڵ هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان لاواز بێت. شیکاری بەراوردی کۆبەند. بەراوردکردنی ئەم دوو نمونەیە چەند جیاوازیەکی بنەڕەتی دەردە. لە بەرامبەردا کوردەکان بەهۆی کوردی بێناموس تووشی پەرتەوازەیەکی مێژوویی بوون. دوو استراتیژی سیاسی. استراتیژی دروزەکان بریتی بوو لە بەکارهێنانی هێزی بەشێکیان لە ناودەوڵەتێکی بەهێزدا ئیسرائیل بۆ پاراستنی بەشەکەی تریان. لە کاتێکدا استراتیژی پارتی بریتی بۆ لە هاوپەیمانی لەگەڵ دەوڵەتانی داگیرکەر دژیلایەنێکی تری کوردی بۆ لەباربردنی دەستکەوتەکان. سێ دەرەنجام یەکڕیزی دروزەکان بۆ هۆی پاراستنی گیان و ماڵی کۆمەڵگەکەیان و بەدەزێنانی کاریگەری سیاسی. لە بەرامبەردا بوونی پارتی وەک کوردی بێناموس بۆتە هۆی لاوازبوونی دۆزی نەتەوەیی لە دەستدانی دەرفەتەکان و ئاسانکاری بۆ دەستێوەردانی دەرەکی. لە کۆتاییدا هەرچەندە دۆخی مێژوویی و جوگرافیای سیاسی دروست و کورد جیاوازە، بەڵام ئەم بەراوردکاریەوانێکی گرنگ پێشکەش دەکات بۆ هەر نەتەوە کەمینەیەک کە بۆ مافەکانی تێدەکۆشێت. یەکڕیزی ناوخۆی تەنها دروشمێکی ئەخلاقی نییە، بەڵکو پێداویستێکی استراتیژی بنەڕەتیە بۆ مانەوە و سەرکەوتن.